ئەرەن یەک دوو پرسیار لێ دەکەین گەر حەزم نەکرد وەڵامیان بدەیتەوە وەڵام مەدەوە باشە لە چەند ساڵیەوە لێرەی تەواو باشە ژیان لێرە چۆنە بۆ مە باس دەکەین دەتەوێت ببیتە چی گەورە بووی ئەرەن بەڵام ئەو وەڵام بە ئیشارەت مەدەوە ئەزێن نەبێ پێتان بڵێم بۆ چاتونە سیرکە ڕاستەکەی ئێمە ناتوین تا تۆ بێزارکەین وازانی مناڵم تێتان ناگەم مناڵی؟ مناڵی چی کوڕە من تەنیا کەسم کە بە زودین کات بوومەتە پیا تێگەیشتی لە تەمەنی 2 ساڵیەوە من پیاوم لە تۆش پیاوترم بە مناڵم تێنەگەن وەکو لێرە نووسوتە دەی لێم بپرسە بزانە دەزانم باکم چی بەسەراتوە دەزانم بە گولە کوشتیان نەخێر ئەو کارەوە نابێ مناڵ لە بەرامبەر نییە پیاوت لە بەرامبەرە بپرسە دەزانی چۆ ڕووداوەکە ڕوویدا دەزانم یەکێک لە پشتۆ بۆی هاتووە و تا ئێستا با بڕۆین مەمەد بۆ بێگولە لە پشتەوە بۆی هات لێدا باوکم کەوتۆتە سەر عەرز دواتر لێ نزیک دەبێتەوە ئاوها بەڕای تۆ باوکم هیچ شتێکی نەوتووە هیچی وتووە من نازانم ڕاست لەوێ دەمرێ بپرسە دەی ڕۆژ نامەنووس دەبێ ئەمەشت نووسی بێ بپرسە ئەو کەسەی باوکمی کوشتی بەسەر هات دەزانم خرایە زیندان شوێنێکی وەک ئێرە شوێنی دۆزەخە ئینشاڵڵا لەناو زیندان تۆپی لە 25 ئەیلولی ساڵی 2005 تۆ چۆن لەگەڵ دایک باوکت جەژنی لەدایک بوون دەجێڕی من ساڵانە ئەو ڕۆژە پیرۆز دەکەم بپرسە چۆن پیرۆز دەکەم چۆن لێرەڵا دەکەم دەچمە سەرجادا دواتر شتێک دێتە مێشکم ئەو زاڵمە ئێستا زیندوو بە چیم لێ دەکرد ناڵێەوە بۆە چیم لێ دەکرد برای دۆز بۆ چی لێ دەکەم بپرسە ڕۆژنامەنووس بپرسە ئەو پیاوە چێ بوو من دەزانم 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 مەمەد مەمەد باوەڕ ناکەم کاکە عەلی قەت باوەڕ ناکەم براکەی من بە گولە لەسەری کەسی دابێ تۆش دەچیتە عەقلت کاکە عەلی وای کردبێ ئاخر باوەڕ ناکەم کاکە بە نەفرەت باوەڕ ناکەم مناڵەکەت بینی وانییە مناڵەکەت بینی کاچی من لەدەستی نیایە مناڵەتی بکە کاکە عەلی کاک عەلی تۆ پێم بڵێ کاکە ها باوەڕ دەکەی کاکە مەم کاری کردبێ مەمەد باواز لەو کارانە بێنین ئەوانە کاری باش نین من باوەڕ ناکەم ئەم ماسەم وە شتێدایە پیاونە و گەراشکرێنەکەم وەرە بابە وەرە با دوو قسەت پێ بڵێم وەرە کامل چی بوو بۆ پەیوەندی ناکەی وا تاقیبیان دەکەم ئەزەل هیچ هەیە هیچ ڕوویداوە نەخێر هیچ ڕوو نەداوە کامل هەر شتێک ڕوویدا پیلان بدانەکەمان هەموو هێڵەوە شەینەوە تەفرەتونیان دەکەن تێگەیشتی تێگەیشتم تۆ خەمت نەبێ باشە تەواو هەرێ کوڕم دەواز و کاروبارانە بێنە بەسە ژیانی دەرەوە تەواو بوو ژیانی نوێ لە ژوورەوەدایە با بچینە ژوورێ باش من دەناسین من بەلاش قسە ناکەم وەکو جەنگیز قسەی حەڵەق و بەلەق و بێمانە ناکەم مەبەستە چیە کاکە عەلی لەم قسانە هەتا زۆر پێت دەڵێم واز لەو کارە بێنە ئەوەی تۆ بەتەمای زۆر ترسناکە هەڵەیەکی گەورەت کردووە کوڕم عاقڵ بە تۆم لە شوێنی برای خۆم داناوە من نامەوێت تۆ بکەویە مەترسیەوە بۆچی دەکەم مەترسیەوە کاکە کوڕم تۆ هێشتا ئەوانە باش ناناسی دز و خاین و پیاکوژن کاسی من پیاکوش نییە باشە خۆ ئەگەر ئەو ژنەی کوش بێ دەبێت کەسێکی تر هەبێ بێگومان ئەو کەسە دێ دواتر تۆش دەکوشێ ئەگەر بسی خەبەری لێ بدەیت بەڵای تو کەسێکی تر ئەم کاری کردووە مەمەد دەست لەو کارە هەڵگرە دەڵێ پارەکەشیان بردووە پارەکە زۆرە گەر بزانن کەسێک لایەن تێک دەدا لە ناوی دەبن نایڵ ئەو کەسە بژیر
دەڵێ شتێک دەزانی کاک عەلی؟ کوڕا چی هەیە من بیزانم ئەو قسانە دەکەم بۆ ئەومە تۆ تووشی هیچ نەبی عومەرمان چۆن لە دەست چوو با تۆشمان لە دەست نەچێ منیشم بەسەر نایە کاکە نیگەرانم مەبە. مەمەد دەی واز لەو کارە بێنە سەری کە کاتێک من تۆ ناسیوە بچووک بووی ڕاستە لە بچووکی دەمناسی سەرەتەکان دەزانرێن بەڵام کۆتاییەکان نا. من گەورە بوومە کاکە. بابەتێکی تر بدۆزەرەوە لەسەر بابەتێکی تر بنووسە. لێم دوورکەوە کاک عەلی. بۆ خۆت دەزانی من تەنیا بەرژەوەندی تۆم دەوێت. لەو توت کەسێ تێگەیشتم تەفۆ. چی تێگەیشتی؟ ئەو ئەزە لە هەموو شتێک دەزانێ لە مێژە دەزانێ بە دوامانەوە بووە. ئایا هاوبەشی ماوبەشی نییە من پێم وتن ئەو سەرسەریە بە دوای شتێکەوە بوو واش دەرچوو. باشە ئەو سەرسەریە بە دوای چیەوەیە؟ چیەوەی نازانم بەڵام لە ئێستاوە منیش بە دوای ئەوەوە دەبم. بڕۆ ئەم شەو ئەو کەرە بە شیشێک دەبەستینەوە. ئەلو دەی کوڕە سەرکەوە. ئالۆ ئالۆ کاگەلی ئەو هەتیخانەی بۆی چوون ئەو شوێنە بوو کە ئەزە لە لێبینی وایە ئەو سەرسەریە دەستی خستۆتە کتێبە کۆنەکان. چۆن؟ ئەم شەو پرسیار لە خۆت بکە. ئەم شەو ئەو شەوەیە تەفۆ شەوی ناڕەحەتی. بۆ چۆبچین کاگەلی؟ بەرەو دەرگای بەختەوەری خۆشترین شوێنی کۆشکە سپیەکە جیهانە نوێیەکە جەنگەی زۆمەر بەیەکەوە چوینە کاتی خۆی. بەڵام ئێستا ئەزەلی لە جیاتی عومەر بردووە کە لە پوت دەبێ پێشانی بدەم کە ئەویش چێیە. گەر دوای ئەو بکەوێ ئەمە واتە پێویستی بە یارمەتی ئەزەلە ئەوان نییە؟ ئەزەل دەنگم ببیستە.